rejim! Faşist rejim! Türkiz rejim! Faşist rejim! Türkiz rejim! Faşist rejim! Türkiz rejim! Faşist rejim! Türkiz rejim! Faşist rejim! Who's fascist? Erdoğan ya Türkiye. Kim var? Turkish rejim. Türk faşizm. Long live Kobani! Long live Kobani! Long live Kobani! عزیزان خۆشەویستان ئێمە ئەمڕۆ لە بەردەم سەفارەتی تورکیەیە لە لەندەن کۆبوونەوە تا دەنگی بێزاری و ئێعتراز و نفرەتی خۆمان خەینە پاڵ هەزاران و سەدها هەزار کەس لە سەراسەری دنیا لە دژی دەوڵەتی تورکیا و هەموو وڵاتانی غەربی و ئەحزاب و دەسەڵاتداران لە منتەقەیە ئەمڕۆ ئێمە کۆبووینەوە کە هاودەنگ لەگەڵ هەموو شۆڕژگێڕان و مبارزانێکە سەنگەر بە سەنگەر خەریکی مەقاومەتن لە دژی ئیسلام و حکوومەتی ئیسلامی و تەواوی دار و دەستەی ئێرتجاعی لەو منتەقەیە حمایەت و پشتیوانی خۆمانیان لێ ئەعلام بکەین ئەمڕۆ ئێمە کۆبووینەوە کە جارێکی کە ئەوە بڵێینەوە تانکایەکە لە مەرزی کۆبانی سازماندراون و مستەقر کراون ئەرتەشێکە لەو دەورەدا مەزراوە بۆ شەڕ لەگەڵ داعش نییە بەڵکو بۆ شەڕ لەگەڵ ئەو هێزە هێزی چەکدار و خۆڕاگری کوبانیە کە خەریکە لە شەرافەت و حورمەت و کەرامەتی ئینسانی خۆی دفاعەکە ئەوانە چاوەڕوانیەکەن تا کوبانی بشکێت تا هێزی بەرگری و دفاع و خۆڕاگری هەموو ئەو هێزانە کە ئێستا بە دڵ و بەژیان هەموو ژیانیان خستۆتە پێناوی ڕزگاری ئینسانیەت حورمەت و کەرامەت لەو منتەقەیە جێژن بگرن لەگەڵ داعشیەکان لەگەڵ ئیسلامیەکان وەلی ئەبێ بزانن کە ئەم خەوە ئەم ئاواتە بە پشتیوانی و بە شەڕ و مبارزەی خەڵقانێکە لەو منتەقە و لەو مەرزە و لە سەراسەری دنیا کۆبەتەوە ئەبێ بیبەنە گۆڕەوە دەبێت جارێکی کە بە مەسعود بارزانی بە دەوڵەتی ئۆردۆغان بە دەوڵەتی ئێران بە دەوڵەتهای ئەمریکا ئینگلیز فەرانسە بڵێن نەرگتان بێ شەرم بکەن لە بەشەریەت لە تەمەدون کە هیچتان تیان نەهێشتۆتەوە ئێوە کە سەفاراییتان کردووە بۆ پاراستنی کەرامەت و حورمەت و ئینسانیەت لەو منتەقەیان نیە بەڵکو بۆ فەرژەوەندی خۆتانە دەبێت دەیانی وەکو مەسعود بارزانی خالدی عەزیزی سەرۆکی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و عێراق کە خۆیان لە کۆبانیە پێویست بە یارمەتی ئێمەی نییە و نیگەرانن حتا لەو بابەتەوە کە جوانانی شۆڕژگەر و ئینقلابی لە مەرزەکانیان تێکشکانەوە بۆ کۆمەک و هاوکاری بۆ هاوبیرەکانیان بۆ کەسانە کە شەڕیمان و نەمانەکەن نیگەرانی خۆیان دەربڕیوە ئەبێ ئەوانە هەموو بکەی بە قوربانی پێڵاوی ئەو کچە شۆڕژگێڕەی کە لە کوبانی خەریکە دفاعەکە لە کەرامەت و حورمەتی ئینسان کە دەڵێ شەڕی من بۆ کوبانی نییە شەڕی من بۆ ئینسانیەتە شەڕی من بۆ دفاع لە کەرامەت و حورمەتی هەر ئینسانێکە لە کوردستان لە تورکیا لە وڵاتە عەرەبیەکان و لە ئێران ئەبێ هەمووی ئەمانە بکەی بە قوربانی پێڵاوێکی ئەم ئینسانە شەریف و ئازادی خواز و مبارزانە کوبانی دەنگی ئێعتراز دەنگی خەفەکراو دەنگی سەرکوتکراوی ئەو ملیۆنها ئینسانەیە کە ئینقلابی کرد لە میسرە دەنگی کەپکراوی هەموو ئینسانانە کە لە تونسا ئینقلابی کرد دەنگی هەموو ئینسانانەیە کە لە سووریا لە لیبی هاتە خیابانەوە دژی دیکتاتۆری بۆ ڕفاه و ئەمنیەت و ئاسایش بەڵام فرۆشتیان وڵاتانی غەربی دەوڵەتها ئەحزابی ناسیۆنالیست و تەواوی دەوڵەتەکانی ئەو منتەقە ئەم دەنگە ئەترازیان فرۆشت بەڵام ئەم دەنگە کە پک دەکراوە وەکوبانی خەریکە نوێنەرایەتی ئەو دەنگە ئەکا لێرەوە هەرچەند ئەلعان
کە منم قساکەم لە هەموو شارەکانی دنیا لە ئەمریکا لە ئینگلیز لە فەرەنسا لە ئێران لەبەر سەفارەتەکانە شاهدی تەزاهوراتهای گەورەی لە دژی دەوڵەتی تورکیا و هەموو وڵات دەوڵەتە فاشیستەکان کە ئێستێ بە چل دەوڵەتەوە کۆبوونەوە عەلەیی ظاهرا عەلەیی داعش بەڵام عەلەیی ئینسانیەت عەلەیی کۆبانی عەلەیی ئازا ژنوان و پیاوان و جوانان و پیر لەو منتەقەیە ئەبێ ئەم ئێعترازە وەسیعاتە ئەو ڕۆژەی کە پاشەکشێ بەم ئینسانە زدی ئینسانە ناکرێ بەم حکوومەتەی کە بە ناوی کە ئیسلامین و نوێنەرایەتی محەممەد و عومەر و عوسمان و عەلی لەو منتەقەیە ئەکەن ئیدامە پێیا بکە لێرەوە پێم خۆشە ئەم پەیامە بنێرم بۆ خەڵکی کوردستان لە ئێران و عێراق و لە سووریا و لە تورکیا و بە تایبەت لە ئێران لە بیرمانە وەختێک شەڕ بینی لە کوردستان عێراقا دەستی پێکرد وەختی ئەوێ ئیشغاڵ کرا بە ملیۆن نەفەر ڕویان کردە کوردستانی ئێران لە عێراقەوە و ئەو خەڵقانە بە بەهانانەوە چوون و یارمەتیاندان و پشتگیریان کرد ئەمڕۆ شەرە و ڕۆژەیە بگرە زۆر زیاتر خیابانەکانی سنەی سوور خیابانەکانی مەریوانی قارەمان خیابانەکانی مەهابادی کۆڵنەدەر خیابانەکانی بانە و سەقز و کامیاران و شنۆ ئەبێ جمبەی بێت لە ئێعتراز و تەزاهورات بۆ حمایەت و پشتیبانی کردن لە خەڵکی کوبانی و لە دژی داعشیەکانی ئێران لە دژی داعشیەکانی تورکیا و لە دژی حامیانی داعشی ئەمریکا و ئینگلیز و فەرەنسا دەبێ خەڵکی سلەیمانی و هەولێر بچنە بەر پارلەمانەکان بچنە بەر کۆشک و قەڵای ئەحزاب و سەرانی ناسیۆنالیست کە بڵێن بۆ ئەو ملیارد پوڵی کە لە حاصلی دەستڕەنجی منە و ئێوە کردوتانە کۆش و قەڵا سەرفی یارمەتی و کۆمەک سەرفی دەوا و دەرمان سەرفی چەک و تەحەمەنی و سەرفی ئەوەی ناکەن ئەو 200,000 پێشمەرگەی کە لە 20 ساڵی ڕابردووە پێکتان هێناوە شکم نییە بەدە هەزاران کەسیان خوازیاریەوەن بچنە پشتی پاڵ پشتی ئەو شەڕە بن وەشان بەشانی شۆڕش گەڕان لە کوبانیا شەڕ بکەن بۆ بەرتانگرتوون بۆ خەندەختان لێداوە بۆ ئەبێ بچنەومە تەوای پارلەمانیان کۆش و قەڵایان بەرباران بکەن و لە ژێر فشاریان دابنێن و هەروەک ڕسوا بوون ڕسواتریان بکەن دەرنەتیجە ئەمڕۆ خەڵکی کوبانی ژن و جەوان پیریان پێویستیان بەم یارمەتیەیە وەڵام ئەم یارمەتیەی کە ئێستا هەیە جواب ناداتەوە بێت زۆری بکەین ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە ئەبێ بەدەمیانەوە بین لێرەوە جارێکی کە ئەوە ئاڵێم کە ئێمە ئەم پشتیبانی و حمایەتی خۆمان درێژە ئەدەین تا ئەو ڕۆژە پاشەکشاکەین بەم هێزە ئێرتجاعی و هەموو حامیانیان بژی هێزی کۆبانی نەمان بۆ دوژمنانی کوبانی سەرکەوتوو بن